ناوەندی حەوت ڕەنگەیەکێکە لە ناوەندە چالاکەکان کە ساڵانە چەندین پێشانگای تایبەتی بۆ هونەرمەندانی شێوەکار دروست دەکات و هەروەها توانیوێتی هەماهەنگێکی زۆر باش لە نێوانی شێوەکارانی هەر چوار پارچەی کوردستان دروست بکات. لە ئێستادا با بڵێن پێشانگایەکی تایبەتی بۆ نزیکەی 42 شێوەکاری ڕۆژهەڵاتی کوردستان کردوتەوە لە شاری سلێمانی. سەر لە بەیانی ئەمڕۆ لە هۆڵی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە پێشانگای دیواخ کرایەوە کە پێشانگایەکی تایبەت بە گروپی شێوەکاری ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن ناوەندی حەوت ڕەنگەوە کرایەوە کە بەرهەمی 42 شێوەکاری شارە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی لە خۆگرتووە بڕیارە تا 29 ئەم مانگە بەردەوام ببێت. سڵاو و ڕێز بە خێراترتانەکەم بۆ ئەم پێشانگای شێوەکاری دیواخ لە ئەمنە سوورەکەی سلێمانی. ئەم پێشانگایە کە بە ناوی ناوەندی هونەرهای تەجەسومی پارێزگای کوردستان لە ئێران بڵاوی پێکرا بە هاوکاری ناوەندی حەفرەنگ کاک بەختیار. ئەم پێشانگایە 5 مانگ پێشتر لەسەری ئیزندرا و ئیش لە تەواوی شارەکانی کوردنشین لە ئێرانەوە بۆمان هات، لەسەری دادوەری کرا و لە داهاتە ئەم پێشانگایە بە 67 تابلۆی شێوەکاری لە 41 هونەرمەندی کورد لە ئێرانەوە بەشداری ئەم پێشانگایە بوونە کە هەرکام لە شێوەکاران لە ناو ئەم پێشانگایە لە ئێرانەوە بەشدار بوون و هەیەن. سڵاو و ڕێزمەس لە خەمەت ئێوە بینەرانی خۆشەویستان و هەروەها خەڵکی ڕۆشنبیری سلێمانی. من بەهارە مەلەکیم، یەکێ لە ئاعزای ئەنجومەنە هونەرهای تەجەسومی پارێزگای کوردستانی ئێران، بە هاوکاری ناوەندی هەفڕەنگەی سلێمانی و بە تێکۆشانی کاک بەختیار سەعیدی بەرز و بەڕێز ئەم پێشانگامانە ڕێکخستووە. من بە 2 ئەسەر لەم پێشانگا شرکەتم کردەوە، یەکمین جارێکە کە لە هاوکاری یەکەم تەک لەواقع پێشانگایەک لە سلێمانی بەرگوزار دەبێت و خۆشحاڵە بم کە مردمی عەزیزی سلێمانیش تەشریف بێرن و کارەکان و ئەسەرەکان بینن. ئەم پێشانگا شامڵە 67 ئەسەر لە 41 هونەرمەندی پارێزگای کوردستانی ئێران ڕێکخراوە. بە نەزەر من واقعاً ئەمە ئەتفاقێک خاسە، چۆن من بە عنوان هونەرمەندی شێوەکاری ئاشنایی زۆرم نییە لەگەڵ هونەرمەندانی شێوەکاری سلێمانی و هەروەها تووە وڵاتەکان، و بە دروستی ئەزانم کە ئەم ئەتفاقە بەردەوام بوێت و ئەم هاوکاریە بکرێت، هەم ئەوان ئێمە بناسنن هەم ئێمە ئەوان بناسین و ئەم ئەتفاقێک فرەخاسە و ئومیدوارم کە بەردەوام بێت و بەشداری لێ بکەیت.